ئێمە لەگەڵ ژمارەیەک لە پزیشکی بەڕێز لە ناو سۆران هەستاین بە پرۆژەیەک هەروەها ژمارەیەک دەرمانخانە و تاقیگە و سۆنەر و تیشێک کەوا پرۆژەکەمان لە ئێستادا ئەو مامۆستایانی کەوا ئەندام لە یەکێتی مامۆستایان کاتێک گەستنێن ئەم شوێنە خۆیان ئەناسێنن و ناسنامەی یەکێتی مامۆستایانیان پێ ئەوان داشکانی تایبەتیان بە هەڵگیرانی ناسنامەی یەکێتی مامۆستایان کردووە دا لە 1 تا 12/12/2017 ئەم پرۆژەیە بەردەوام ئەبێت. ئەم پرۆژەیە تەنها بۆ مامۆستا هەروەها هاوسەریم لەگەڵ منداڵەکانی واتە خانەوادەی مامۆستا ئەبێت و مامۆستا دەبێت کاتێک ئەسێن دەرەخۆی بناسێنێت و ناسنامەی یەکێتی مامۆستایان و کارتێکیشمان دروست کردو ئێمە وەکو کارتی تەندروستی بۆ مامۆستا و کارتی زانیاریم. زۆر سوپاس بۆ یەکێتی مامۆستایانی کوردستان لەخی سۆران بە تایبەتیش کە وەکو دەست پێشخەری کاڵستان بە پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریە بۆ مامۆستا بەڕێزەکانی هەر چوار قەزای سنوورەکەمان کەویش خۆی بینیتەوە لە پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی بە شێوەیەکی باش کامەش پاش سەردانیکردن بۆ چەند شوێنێک بوو بە خۆشحاڵیەوە دوای سەردانەکردن بۆ بەلای ئێمەش وەکو بەڕێوەبەراتی نەخۆشخانەی ئاشتی بڕیاردرا کە مامۆستایان هاوکاری بکرێن لە نۆرەی شکوارەوە لە نۆرەی نەشتەرگەری هەروە ئەو پشکنیان نەخۆشخانە ئاکرێن هاوکاریان بکرێن. هەروەها زۆر سوپاسی هەموو ئەو پزیشکە پسپۆرە بەڕێزانەشەکەین کە دوای داوامی فەرمی لە کلینیکە تایبەتەکانی خۆیان ئامادەیان دەربڕیوە کە بە نرخێکی کەمتر لە نرخی ئاسایی کە نەخۆش تێدا ئەبینرێتن مامۆستایان بین و خزمەت گوزاریان پێشکەش بکرێتن